خوای گەورە سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەوی زیاتر لە 20 ڕۆژ بەسەر دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراقدا تێپەڕ دەبێت بەڵام تاکو ئێستا لایەنە سیاسیەکان و شەقام لەسەر دیاریکردنی کاندیدێک بۆ سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق ڕێک نەکەوتون. هاوکات ئەمڕۆ دادگای فیدراڵی لەبارەی گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی وەڵامی سەرۆک کۆماری عێراقی دایەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی عەبدولعەزیز حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق هەروەها لە هەولێرەوە مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. دادگای فیدراڵی لەبارەی گەورەترین فراکسیۆنی پەرلەمانیەوە وەڵامی سەرۆکۆماری عێراقی دایەوە. سەرۆکۆماری ژارێکی دیکە داوا لە پەرلەمان دەکات گەورەترین کوتلە دیاری بکات. پێنجشەمەی ڕابردوو بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق بە نووسراوی فەرمی داوای لە دادگای فیدراڵی عێراق کرد پرسی گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی یەکلا بکاتەوە بۆ ئەوەی کاندیدی فراکسیۆنەکە بۆ پێکهێنانی حکوومەت ڕاستپێرێت. ڕۆژی یەکشەممە دادگای فیدراڵی بە ئامادەبوونی سەرجەم ئەندامەکانی کۆبووەوە و وەڵامی سەرۆکۆماری دایەوە. لە ڕاگەاندراوێکدا دادگای فیدراڵی عێراق دەڵێت ئەو فراکسیۆنەی کە لە دوای هەڵبژاردن لە چوارچێوەی یەک لیستدا یان ئەو فراکسیۆنەی کە لە دوای هەڵبژاردن لە دوو لیست یان زیاتر پێک دێت و پێکەوە دەچنە ناو پەرلەمانی عێراق و لە دوای سوێن خواردنی پەرلەمانتاران دەبنە خاوەنی زۆرترین کورسی پەرلەمان دەبێتە گەورەترین کوتلە. دوای وەڵامەکەی دادگای فیدراڵی جارێکی تر سەرۆکۆماری عێراق با نووسراوی فەرمی داوا لە پەرلەمان دەکات گەورەترین کوتلە دیاری بکات. لە نووسراوەکەی سەرۆکۆمار داهاتووە سێ نووسراویان لەبارەی فراکسیۆنی گەورە پێگەیشتووە. ئەوانی شەریەکە لە نووسراوەکەی هاوپەیمانی سایرون کە خۆیان وەک گەورەترین کوتلە دەناسێنن. هەروەها نووسراوی هاوپەیمانی بینا کە باز لەوە دەکەن ئەوان گەورەترین کوتلەن و قوسەی سوەیل کاندیدیانە. لە هەمان کاتیشدا نووسراوی پەرلەمانی عێراق کە تێیدا هاتووە گەورەترین کوتلە ئەو کوتلەیە کە عادل عەبدولمەهدی لە مانگی 2010 پێی ڕاستپێررا بۆ پێکهێنانی حکوومەت. ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی لە کاتێکدایە 21 ڕۆژە عادل عەبدولمەهدی دەستی لە کار کێشاوەتەوە. ماوەی دەستوری دیاریکردنی کاندیدی سەرۆک وەزیرانیش کۆتایی هاتووە. بە پێی مادەی 76 دەستوری عێراقیش دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا سەرۆکۆمار کاندیدی گەورەترین فراکسیۆنی پەرلەمان بۆ پێکهێنانی حکوومەت ڕاستپێرێت. لە ئێستادا هەریەک لە هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی مالیکی و هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری، هاوپەیمانی هێزە عێراقیەکان بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی، هاوپەیمانی محوەری عەرەبی بە سەرۆکایەتی خەمیس خەنجەر، هاوپەیمانی عەقد بە سەرۆکایەتی فالح فەیاز، پشتیوانی لە کاندیدکردنی قوسەی سوەیل بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق دەکەن. لە بەرامبەردا هەریەکە لە هاوپەیمانی سایرونی موقتەدا سەدر و نەسری عەبادی و ڕەوتی حکمە پشتیوانی لە کاندیدکردنی قوسەی سوەیل ناکەن. هاوکات خۆپیشاندەرانیش دژایەتی خۆیان بۆ کاندیدی قوسەی سوەیل دەربڕیوە و داوا دەکەن کەسێکی سربەخۆ بکرێتە سەرۆک وەزیران. لە دوای سەرهەڵدانی خۆپیشاندان عادل عەبدولمەهدی لە ژێر فشاردا لە سەرەتای ئەم مانگە دەستی لە کار کێشایەوە، بەڵام تاوەکو ئێستا لایەنەکان لەسەر دیاریکردنی کاندیدی سەرۆک وەزیران ڕێک نەکەوتون. مەرجەکانی خۆپیشاندەران و لایەنە سیاسیەکانیش بۆ کاندیدی داهاتووی سەرۆک وەزیران لە یەکەوە دوور وەستەمە لەسەر کاندیدێک هاوڕابن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. سەرەتاگەر بچین لای میوانەکەمان کاک عەبدولعەزیز حەسەن ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق جەناب دەخێر سوپاس بۆ ئامادەبوون. تا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی ئەو مشتومڕەی کە دروست بووە لەسەر گەورەترین ئەوەی کە گەورەترین کوتلەی پەرلەمانی یاخود بڵێن فراکسیۆنی پەرلەمانی بۆچی یەکلا ناکرێتەوە. وەڵامەکەی دادگای فیدراڵی ئەمڕۆ کە وەڵامی سەرۆکۆماری دێت وەڵامی شڕونە. سەرەتا سڵاو لە جەنابت وە لە بینەرانی ئازیزی پێیان. ئەوەی کە ئەمڕۆ محکەمەی فیدرالی لەسەر نامەیەکی کاک دکتۆر بەرهەم کە داوا ئەکا تەفسیر بۆ کوتلەی گەورە چییە
محکمەی فدرالی وڵامەکەی دایەوە هەر بە هەمان شێوە چۆن 2010 بە پێی مادەی 76 ئەو شتەیە کە یەکەم ئەگەر ئەو کوتلەیە سەرەتا خۆی دەنگی هێنابێ و گەورەترین کوتلە بێ یان پێش ئەوەی سوێندی یاسایی بخوا ئەندامەکانی لەگەڵ کوتلەیەکی تر یەکیان گرتووە و ئەوان زۆرینەن بەم شێوەیە قەراری زۆرینە دراوە محکەمە یەکلای کردوتەوە و بە هەمان شێوە مادەکەش وازە حەدیتایەتی بەڵام کێشەکە ئەوەیە کێ کوتلەی گەورەیە ئەبێ پەرلەمان قەرار بدا کێ کوتلەی گەورەیە بە پێی ئەو مادە قانونیەی کە هەیە ئەو مادە دەستوریەی کە هەیە ئێستا تا ئێستا پەرلەمان بڕیاری ئەوەی نەداوە و دکتۆر بەرهەمس جەنابی سەرۆکۆمار ئەمڕۆ جارێکی تر لە دوای نامەکەی لە دوای تەفسیرەکەی وەڵامەکەی دادگای فدرالی نامەیەکی نووسی بۆ پەرلەمان کە دەستنیشانی کوتلەی گەورە بک بۆ ئەوەی ئەوان کاندیدەکەی خۆیان بخەنە بەردەست و دکتۆر ئیشەکانی خۆی بک بە شێوەیەکی دەست باش بەس ئەو بەپێ ئەو شیکنەوەی دادگای فدرالی ئێستا کوتلەی گەورە ناو پەرلەمان دیار نییە چکە باز گەورەترین کوتلە مەسەرەن دوای هەڵبژاردن کە زۆرترین مەسەلەن ژمارەی کورسی هەبێت یاخود بڵێن ئەوەی کە دوای سوێن خواردن یعنی ئێستا دیار نییە لەناو پەرلەمان کێ کوتلەی گەورەیە یعنی یەکلا نەکراوەتەوە لەناو پەرلەمان کوتلەی بنا و بنا خۆی کە لە چەند تەیارێک پێکاتووە لە چەند کوتلەیەک پێشتر ئەوان بە کوتلەی گەورە ئەناسران لە کاتی پێکێنانی لە کاتی پێکەنانی حکوومەتی عراق و بەو شێوەیەش ئەوان قسەیان کرد بەڵام ئەو کاتێش هەر خلاف هەبوو لە بینی سائیرون لە بینی کوتلەی بیناە بۆیە بە تەوافق عادل عەبدولمەهدییان دانا کوتلەی گەورە دەستنیشانی نەکرد بە یەکلایەنە ئێستا کێشەکە ئەوەیە بەڵام ئەگەر کوتلەی گەورە بینا خۆی بە کوتلەی گەورە ئەزانێ و لە مؤتەمەر سەحافیەکانە لە دوێنێەوە بنا بڵین کوتلەی بینە لە چی پێک دێت لە تەیاری بەدر پێک دێت لە داوە حزبی داوە لە دەوڵەتی قانون پێک دێت لە صادقون پێک دێت لە ینی کە جەماعەتی قەیس خەزالی و هەندێک کەسایەتی سنە بەڵێ فەتحی تایە فەتح بەدرە ینی فەتح بە هەموویەتی و لەگەڵ هەندێک کەسایەتی سنە و هەندێک تەیاراتیشی تایە بەس ئەوەی کە ئێستا پەرلەمان کە بەڕێز دەڵی لەسەر دەمی عادل عەبدولمەهدیە گەورەترین کوتلەی دیاری نەکرد ینی پەرلەمان دەتوانێت ئێستا گەورەترین کوتلە دیارکە یاخود کارێکی قورس ئێستا دیاریکردنی گەورەترین کوتلە ناو پەرلەمان لەم دۆخەدا ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی لە یەکەم سوێندی یاسایی کە ئەندام پەرلەمانەکان سوێندیان خواردووە و ئەو کاتە بە ناو چ کوتلەیەکەوە ئەو کاتە دەرەکەوێت پێش ئەوە ینی پێش ئەوەی یەکەم جەلسە ئەبێت لە یەکەم جەلسە کوتلەکە خۆی ئاشکرا کردبێ لە دوای یەکەم جەلسە نابێ ئیتر تحالفات بکا و کوتلەی گەورە دروست باشە بەس ئێستاکەی کە بەرەزوتر لە یەکەم جەلسەی پەرلەمان کاتی خۆی لە یەکیدا کە دیار نەبوو گەورەترین کوتلە بۆ نمونە یاخود بڵێن پێش ئەو بەروارە کە پەرلەمان لە مانگی ئەیلولی 2010 کۆ یەکەم کۆبوونەوەی کرد ئێستا چۆن دیاری دەکرێت ئەوان کات خۆشی ئەو خلافە هەبوو بەڵام کوتلەی بینا خۆی بە گەورەترین کوتلە ئەزانی چکە بە پێی یاساکەەوەی ودمن پێش ئەوەی سوێندی پەرلەمانی بخورێ یەکەم جەلسە دەست پێ بکرێ ئێمە هەموو ئەو تحالفەمان کردووە و تەمان بە پێی ئێستا هەموو ئەرشیفەکە ماوە و ئەتوانرێ قسە لەسەرەوە بکرێ تهدید بکرێ بەڵام خلافەکە خلافی ناو پەرلەمان لەوەی شایە کە ئەگەر ئەو کوتلەی گەورەی شێکێکی دەستنیشان کرد ئایا لایەنە سیاسەکانی تر دەنگی پێدەن دەنگی تەواو ئەهێنێ ئەوەش کێشەیەک و گرفتێک کە دەبێت تەوافق لەسەری دروست بکرێ وەکو دوێنێت لە تەغریدەکەی مقتەدا سەدرا هاتبوو کە ئەڵێ داواتان لە یەکەم برایان هەم بەجا بە ناویش ئەڵێ لە قسەی سوهەیلیش داواکە و لە کوتلەی بینائیش داواکە و لە جەنابی هادی عامریش داواکە کە با خوێن زیاتر نەڕێژێ ئێوە باسی کەسایەتیەک نەکەن کە لە سوڵتەی سیاسی بوو بێ ئەمە خۆی لە خۆیان دەلالەتی ئەوەیە کە خلافێکی گەورە هەیە ئێستا و جادەیش بە هەموو شێوەیەک لە دوێنێەوە لە پێرێەوە کە ناوی قسەی سوهەیل هاتووە کە قسەی سوهەیل با بڵێ وەکو کاندید بکرێ بۆ سەرۆک وەزیران ئەو کەسایەتێک بۆ ئێستاش وەزیرە لە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لەبەر ئەوە جادە بە تەواوی ڕەفزی کردووە و ئەمەش گرفتێکی گەورەترە ئەگەر بێت و لە بەتایبەت ئەمە مناقزیشە لەگەڵ ئەوەی مەرجعیەتە کە ئەڵێ دەبێ کەسایەتێک بێ
کە کەسایەتێکی مەقبول بێ لە لای هەموو کەسێکەوە و دەبێ بە هەمان شێوە بڕیار لەسەر هەڵبژاردننی پێشوەختیش بدرێ. سپاس دەکەم دۆتەگرم و لای بەرست مامۆستا سەلیم جەنابیشت بەخێر بێ دەمێ و ڕای بەرزش بزان بەسەر مەسەلەی گەورەترین کوتلەی پەرلەمانی بۆچی ئەدەتوانرێت دیێگلا بکرێت یا خۆ مشتومڕێک کە دروست بووە و پێ دوای وەڵامەکەی دادگای فیدراڵی وەڵامێکی ڕوون نەبوو؟ بەڵ دواتر دەگەڕین و لای مامۆستا سەلیم کاک عەبدولعەزیز بکەین و لای بەڕێزت ئەی ماوەی دەستوری کە دیاری کرابوو بۆ ڕاستباردننی سەرۆکوەزیرانی نوێ لایەن سەرۆک کۆمار ئەو مدە دەستوریە بڵێن ماوە دەستوریە ئێستا کۆتایی هاتووە بڵێ؟ ماوە دەستوریەکە پێرێک کۆتایی هات بەڵام لەبەر ئەوەی جەنابی سەرۆک کۆمار وتی بە پێی ئەو ڕاوێژکاریانەی کە کراوە عوتڵەکانی تیان نییە لەبەر ئەوە درێژ کرا بەڵام لەسەر ئەساسی ئەوە ئەو قسەی جەنابی سەرۆک کۆمار 150 پەرلەمانتار ئیمزایان کۆ کردەوە کە جەنابی سەرۆک کۆمار خەڵقی دەستوری کردووە و لە مودەتەکە لای داوە و دەبێ ئەوە لە ڕێگەی محکەمەوە ئەوە یەکلا بکرێتەوە و عەزلی جەنابی دکتۆر وەرهەم بکرێت. تەمانەمە خۆی 150 نام پەرلەمان داوایان کردووە؟ بەڵێ بە ناوی خۆی ئەوەی کە داوای کردووە کوتلەی سادقون تەبەنای کردووە کە سەر بە قەیس خەزعەلیە بەڵام بەڕاستیەکەی ئەوەی دکتۆر بەرهەم بۆ مەخرەجێکە و زۆر تەبیعیە ئەگەر مودەتەکە لەوەی زیاتر درێژ بکرێتەوە چکە حکوومەی تەصریف ئەعمال ئیشی خۆی بکە بەڵام کێشەی لەوە قوڵتر دروست نەبێ و زەختێکیشە زەختێکە خۆتەزانی لە زەختێکی سیاسیشە لەسەر سەرۆک کۆمار بەڵام ئەمە پەیوەندی بە سەرۆک کۆمارەوە نییە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە کە ئەبێ ئەو بڵێ کوتلەی گەورە فڵان کەس کاندی دەکا یعنی ئەو کاتە سەرۆک کۆمار قەرار لەسەریەدا. زۆر باشە بەس ئەو 150 کەسە ئێستا دەتوانن دواتر ڕێکاری تر بەرامبەر سەرۆک کۆمار بگنە ئەو 150 پەرلەمانتارە یعنی کەوەی کە گویا تۆمەتباریان کردبەوەی کە لە ماوەی دەستوریداکانی دەکەی یەکلا نەکردوێتەوە دەتوانن لە پەرلەمان کێشەی بۆ دروستکەن بۆ سەرۆک کۆمار؟ من پێم وایە ئەمە پەیوەندی وتم وەکو زەختێکە فشارێکە لەسەر سەرۆک کۆمار کە ئەبێ زوو کاندیدەکە دەستنیشان بکە کە ئەوان قوسەی سوهەیلیان دەستنیشان کردووە بەڵام سەرۆک کۆمار پیاوێکی حەکیمە و ئەوێ تار ئاخر حەد بتوانێ بە شێوەیەک چارەسەری کێشەکان بکات دەرەچەیەک بۆی بدۆزیێتەوە کێشەکە قوڵتر نەبێ چکە کێشەکان زۆر ئێستا ئالۆزە بەڕاستی لە بینی جادە و جادەش کەم نییە هەر لە دوێنێەوە لە ئەمارە و ناسریە و بەسرە تەنانەت بەسرە و ڕێگەکانیش داخراوە و چەند شێوازێکیش گیراوەتە بەر بۆ خۆپیشان تەنیا خۆپیشاندان نییە بەڵکو ڕێبڕینە و مانگرتنیشە لەبەر ئەوە من پێم وایە لە سبەینێ ئالۆستر ئەبێ ئەگەر تەنانەت دەستنیشانی کەسایەتێک بکرێ و ئەو کەسایەتێ مەقبول نەبێ لە لای جادەوە قورستر ئەبێ بۆیە من پێم وانە ئێستا ئەگە کوتلەکان لە ناو پەرلەمانە خۆی کێشەی سەرەکی ئەوەیە لە ناو پەرلەمانە کوتلەکان تەوافقیان نییە خلافی ئەساسی لە ناو پەرلەمانە هەیە جادەیەک گرتووە جادەیەک دەنگە یەک خەتابی سیاسی هەیە بەڵام پەرلەمان خەتابێکی سیاسی نییە پەرلەمان دابەش بۆ بەسەرێکە ئەوە یەکێ لە کێشە و گرفتەکانی باشە بەس پێ دوایە مەسەلەن ئێستا ڕۆژ سەرۆک کۆمار نووسراوەکەی بۆ پەرلەمان کە دووبارە داوای دیاریکردنی گەورەترین کوتلە دەکات یعنی باس لەوە دەکات کە سائیرون وتویانە ئێمە گەورەترین کوتلەین لە بەرامبەری بینا وتوێتی ئێمە گەورەترین کوتلەین و سائیرون باز دەکەوان لە مافی خۆیان خۆش بوون بۆ گەل ئەمە سائیرون داوای دەکات لەگەڵ دەقە دەستوریەکان دێتەوەنی گەل دیاری بکات یاخود ڕێکاری پێکێنانی دیاریکردنی سەرۆک وەزیرانی نوێ پێم وانەیە لەگەڵ هیچ دەقێکی دەستوری ئەوە بێتەوە کە با بڵێم لە پەرلەمانە ئەو کەسایەتیە دەستنیشان نەکرێ کێشەکە و گرفتەکە لەوەیە من کاڵێم ئالۆزە لەوە ئالۆزە دەبێ کوتلە سیاسەکانی عێراق ئێستا گوێ لە جادە بگرن بەڕاستی و دەبێ کەسایەتێک دەستنیشان بکەن بۆ ئەم قۆناغە ئینتیقالیە کەسایەتێک بێ کە لە جادە مەقبول بێ کەسایەتێک بێ کە پێشتر هیچ پۆستێکی سیاسی لە پرۆسەی سیاسی عێراقا ینی نەبوو بێ و کەسایەتێک بێ کە لەلایەن مەرجعیەتیشەوە ئەقبالیەتی هەبێ و لە جادەش ئەقبالیەتی هەبێ ئەو کاتە ئەکرێ
با بڵێم ئەمە دەرەچەیەک بێ بۆ ڕزگاربوون لەم بارودۆخە ئەو کاتە ئەو حکوومەتە ئەنتیقالیە کە دروسە بێ ئەتوانێ بڕیار بدا لەسەر هەڵبژاردنێکی پێشوەخت. کێشەکە قوڵە زۆر لەبەر ئەوەی بەس بە دانانی یا بە کاندیدکردنی وەزیرانێکی تر کۆتایی نایە ئەم کێشەیە. کێشەکە لەوەیە خاڵی سەرەکی داواکاری جادە ئەوەیە کە ئەبێ هەڵبژاردننی پێشوەخت بکرێ و لە ڕێگەی هەڵبژاردننی پێشوەختەوە دەسڵات دەساودەست بکرێ و ئەم دەسڵاتە نەمێنێ. ئەمە قسەی جادەیە. ئیجا بەم شێوەیە من پێم وایە کە ئەکرێ بە حکمت بە عەقلانیەت هێزە سیاسەکانی عێراق لە پەرلەمانە ئیش لەسەرەوە بکەن کە کەسایەتیەک لەو نەوعە بدۆزنەوە کە لە لای هەموو لایەک مەقبول بێ. باش پێدوای عێراق و کەسایەتی کێ هەموو لایەنەکان لەسەری کۆک بن بۆ نمونە ئێستا بەڕێز کەمێک باسی مەرجی خۆپیشاندەران کرد. ینی ئێستا مەرجەکانیان دیارە چەند مەرجە ینی تەناوەیە کە کەسێکی سربەخۆ بێ بۆ پۆستی سەرۆک وەزیران گیانی لەو مەرجانەی کە بۆ نمونە هاوپەیمانی بینە یاخود بڵێن موختەدا سەدر یاخود بڵم دەوڵەتی ئیقلیمە وەکو ئێران دەوڵەتێکی مەسەرەن نێودوڵەتی وەکو ئەمریکا ینی مەرجەکان لە کەسێک دێتە دی و مەرجانەکان من پێم من بۆیە ئەڵێم زۆر ئالۆزە ینی کەلیمەی ئالۆز زۆر ینی تەشابەکاتی تایە بە عەرەبی تەقاتوعاتی تایە لە معادلەکان چکە ئەجنداتی دەرەکی تایە لە ناوەوە خلافات هەیە ئەمانە هەر هەمووی بە یەکەوە ئالۆسکاوە بارودۆخەکە. ئەوە ئەڵێم کە ئەکرێ طبعاً کەسایەتی زۆر هەیە لە عێراق ئێستا شایستەی ئەوەیە سەرۆک وەزیر بێ و بەڵام کێشەکە لەکوێیە لەوەیە کە سەرۆک وەزیرێک کە سەرۆک وەزیرانێک بێ کە پاڵپشتی هەبێ و پاڵپشتەکەی لە هەموو هێزەکان و لە جادەیشەوە بێ. جا ئەوە خاڵە زۆر گرانەکەیە کە زەحمەتە کەسایەتیەک تۆ بێنیت لایەنە سیاسیەکان کە ئێستا دەسڵاتدارن کە ئەزانن جادە لە دژی ئەوان و بۆ گۆڕینی ئەوانە ئەوان چۆن دێن پاڵپشتی کەسایەتیەک بکەن کە لە جادەیشەوە پشتگیریەکی تەواوی هەبێ. ئەمە گرفتەکە زۆر ئالۆزە. من پێم وانە بە ئاسانی بتوانرێ. من بیرۆکەیەکی تریشم هەیە ئەو بیرۆکەم هەیە کە من وا عەقڵیەتی هەموو کوتلە سیاسەکانی عێراق ئەوانەی ئێستا لە دەسڵاتن بە تایبەت لە کوتلەی بینا وا ئەی خوێنمەوە کاوان ئەیانەوێ یەکلای خۆیانیان کردوتەوە کە بێ یەکێک لە خۆیان دانیان بۆ سەرۆک وەزیران و ئەوان بەرنامەی کۆمەڵێک چاکسازی دانێن و دەستی پێ بکەن بۆ ئەوەی ئایا جادە ڕازی ئەبێ یا ڕازی نابێ. ئەمەش هەر ئاڵۆزیەکی ترە چکە ئەو ئەسرارکردنەی کوتلەی بینا لەسەر کەسایەتیە کە هەموو جادە ڕەفزیەکە و مەرج نییە ئەم کەسایەتی قوسەی سوهەیل بێ ئەمڕۆ احتیمالە ئەم بگۆڕێ کەسایەتیەکی تریش بێ بەڵام سەر بە حزبی داوە و سەر بە یان کوتلەی بینا بێ هەر تەیارێک بێ ئەمە خۆی ئاڵۆزەکەیە. یانی تۆ ئەبێ بەوردی قسە لەسەر ئەم بابەتە بکرێ و چکە کێشەکان من ئەڵێم جادە ئێستا منەظەمە زۆر و ئیدارەیەکی زۆر باشی هەیە و ئەو ئیدارەیەی لە هەموو لەحزەیە کە توانێ هەموو خەڵک بە ملیۆن بێنێتە سەر جادە و فشارێکی گەورەش دروست بکە. تەسەوری شەکەم ئەم شەو ئەو فشارە گەورەیە دروست بێ بۆ سبەی لە پێناو ئەوەی ئەوە تەمریر نەبێ ئەوەی کە کوتلەی بینا ئەڵێ ئەبێ کاندیدەکەی من کوتلەی گەورەم و ئەبێ ئەو کەسایەتیە مەسەلەن ینی لە چلایەنێکە خوسەی سوهەیل کە ئێستا مەسەلەن هاوپەیمانی بینا کە بەڕێزت باسی کرد لە دەوڵەتی یاسا و فەتح و سادیقون و لە دەوڵەتی یاسایە لەگەڵ دەوڵەتی یاسا بەڵێ دەوڵەتی یاسایە و لە کوتلەکەی جەنابی مالکیە. بەڵێن ئێستا وەزیری خوێندنی باڵاشە ئێستا بڵێ وەزیری خوێندنی باڵا. بۆچی لەلایەن خۆپیشاندەران ڕەت دەکرێتەوە یعنی کەسایەتی خۆپیشاندەران هەموو کەسایەتێکی حزبی سەر بە کوتلە سیاسیەکان لە عێراقا بە سونە و بە شیعەوە ڕەدەکەنەوە. کەسایەتیەکیانەوێ کێشیان نییە مەزهەبەکەی سونە بێ شیعی بێ کورد بێ تورکمان بێ بەس کەسایەتیەک بێ کە لە دەرەوەی پرۆسەی سیاسی عێراق بێ لە پرۆسەی سیاسی عێراق بەشدار نەبوو بێ. ئەمە داواکاری جادەیە. ئەم داواکاریەکی زۆر قورسە بۆ ئێستا بەڵام کوتلە سیاسیەکان ئەتوانن منوتم وەکو دەرەچەیەک اتفاق بکەن لەسەر کەسایەتیەکی سیاسی بە قووەت و ئەوانیش پشتگیری بکەن و لەلایەن جادەیشەوە مەقبول بێ بۆ ئەوەی ئەم قۆناغە ئەنتیقالیە ڕاگوازە بگۆزرێتەوە بۆ قۆناغێکی تر کاوەش هەڵبژاردنێکی پاک و بێگرد بێ.
خۆپیشاندەرە هیچ کاندێکی دیاریکراویان هەیە بۆ نمونە بۆ سەرۆکوەزیران ئێستاوی کە بڵێ ئەو کاندیدی هەمێ بۆ پۆستی سەرۆکوەزیرە؟ ئەوان تا ئێستا بەڕسمی کاندیدێکی با بڵێم یەکلاکەرەوەیان نییە، ناوی زۆرە هێنن، بەڵام من پێم وایە لە داهاتووە ئەوان کاندیدێکی خۆیان دەستنیشانەکەن، بەڵام ئەوان بۆ تا ئێستا ناوی هیچ کەسێک نابن لەبەرەوەی ئەزانن بەرامبەر ینی ئەوانەی لە دەسڵاتن کوتلە سیاسەکان ڕێگە بە هیچ کاندیدێکی تر نادەن تا ئەم لەحزەیە لە بیرۆکەی ئەوان نییە کە کاندیدێکی تر سەر بەوان بێ یان سەر بە جادە بێ ئەوان دەستنیشانی کەن. ئەمە گرفتەکەیە. باش ئەی سەرۆک کۆمار ئێستا لەکوێ ئەم ملبلانێدا پشگیری لە داواکاری خۆپیشاندەران دەکا یاخود بڵین لەگەڵ کوتلەی بینا یاخود بێلانی هەڵبژاردووە لە نێوان هەردوو لایەنەکەی خۆ بڵین لایەنەکانی تریش؟ سەر کۆمار وەکو دەورەکەی خۆی وەکو دەسڵاتەکەی خۆی ئێستا ئیش لەسەرەوە کە چۆن دەستوری عێراق بپارێزێ و ئیش لەسەر مادە دەستوریەکانەکە. بۆیە هەر ئەمڕۆ ئەو نامەیەی نرد بۆ پەرلەمانی عێراق کە پەرلەمانی عێراق ئەتوانێ کوتلەی گەورە دەستنیشان بکەوە کاندیدەکەی بێ، ئەو کاتە سەر کۆمار کارە دەستوریەکەی خۆیەکە، یعنی هیچ گرفتێکی نییە. نێەوەی کە ئێستا سەر کۆماردا ینی نامی ناوێت و دووبارە بۆ پەرلەمان خۆت زیینەوە نییە لە دیاریکردنی مەسەلەن کاندیدێک یاخود ئەمە ڕێکارە دەستوریەکەیەکە و گرتوویەتە بەر؟ نەخێر، پەرلەمان تاوەکو ئێستا داماوە بەوەی تەمان ئەمڕۆ لە دوای ئەوەی محکەمەی فدرالی بڕیارەکەی محکەمەی فدرالی ئەبێ پەرلەمانی تر قەرارەکەی خۆی بدا. هەر ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان سەردانێکی هەولێری کرد و بۆ ئەوەی تەفاهمێکیش دروست بێ لەگەڵ کوردیشا بە هەمووەوە بتوانن ئەو با بڵێم دەرەچەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی ئەم قۆناغە بەڕێ بکرێت، چکە پەرلەمانیش ئێستا کێشەیەکی گەورەی هەیە، هەم سەرۆکایەتی پەرلەمان هەم پەرلەمان زۆر لە کوتلە سیاسەکان کێشەی ئەوەیان هەیە کە ئەگەر هاتوو سبەینێ ئەوانیش بڕیاریاندا لەسەر ئەوەی کوتلەی گەورە دەستنیشان، چکە پێشتر بە تەوافق بوو، کوتلەی گەورە نەبوو، هەموو لایەک لەسەری ڕازی بوو ئەو حکوومەتەی پێشتر. ئێستا ئەگەر کوتلەیەک کەسایەتێک دەستنیشان بکە و خلاف بێ لە ناو پەرلەمان ئەوە کێشەیەکی گەورەتر و ئالۆستر دروستە بێ. بۆیە لە ئێستا ڕۆڵەکە لای پەرلەمانە و لای پەرلەمانیش لای سەرۆک پەرلەمان نییە بە تەنها، ڕۆڵە ئەساسیەکە لای کوتلە سیاسەکانی ترە کە ئەوانیش نفوز و قەوارەی گەورەیان هەیە. مەسەڵەن ئێستا سائیرۆن نەسڕیشی تایە، ئەوانیش هێزێکی گەورن لە ناوەوە، دوایەوە تەیاراتی سوننە هەیە، ئەوانیش هێزن و کوردیش هێزە لەوێ. ینی ئەمە هەر هەمووی ئەبێ تەوافقێک بکەن بۆ ئەوەی بتوانن یان ڕەزامەندی دەرببڕن بۆ ئەوی بتوانن کەسایەتێک دەستنیشان بکەن. باش ئەی مەرجەکانی مەرجەیەتی باڵاشیعەکان چیە بۆ سەرۆکوەزیرانی داهاتوو؟ دیارە ینی ئەو بە چ جۆرە سەرۆکوەزیرانێک ڕازیە؟ مەرجعیەت تاوەکو ئێستا خۆی لە قەرەی ئەوە نەداوە، بەڵام خۆی لە قەرەی ئەوە داوە کە ئەو ئەتوانێت وەکو نوێنەرایەتی جەماوەەر قسەکە لە خوتبەکانی هەموو جمعاگەر ئێوە گوێی لێ بگرن و ئەگەر مەرجعیەتیش لە پشتی ئەم هێزەی جادەوە نەبێ بڕوا ناکەم ئەو هێزەی جادە بتوانێت شتێک بکە. حتمما مەرجعیەتیش ڕۆڵی هەیە، ڕۆڵی کاریگەری هەیە و لە ڕێگەی کارکتەرەکانی ناو مەرجعیەتیش کە یەکێکیان سەدرە و تەیارێکی گەورەیە لە ناو پەرلەمانیشە، ئەوش کارکتەرێکی ئەساسیە لە با بڵێم سائیرۆن بەگشتی لە جادە. ئەو جار کێشەکە ئەوەیە مەرجعیەت کە ئەڵێ هەڵبژاردنێکی پێشوەخت بکرێ خۆی لەوە یەکاڵا کردوتەوە کەەوە مەطلبێکی سەرەکی جادەیە، بەڵام مبارەکەی مەرجعیەتی ئەوێ کەسایەتیە کە مبارەکەی مەرجعیەتی نەبێ تێناپەڕێ. من تا ئێستا ئەو کەسایەتی تا ئێستا ئەو کەسایەتیە ئەوەی مەرجعیەتی نییە. بەڵێ تا چەند زانانی ڕاستم بەزۆکە تەنات مەرجعیەت لەگەڵ دەست لە کاکێشان و عادل عەبدولمەهدی نەبوو بێت، ینی دژی ئەو بێ دەست لە کار بکێشێتەوە. مەرجعیەت زۆر هەوڵیدا کە لەو فترەیە کە جەنابی عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیران بوو بتوانێت کۆمەڵی گۆڕانکاری نەوعی بکاوە، بتوانێت ڕەزامەندی جادە بەدەست بێنێ، بەڵام زۆر بەداخەوە لەبەر فشاری سیاسی کوتلە سیاسەکانی عێراق کە ئەوانە خۆیان هێزن و ئەوان بە عادل عەبدولمەهدییان هێنابوو بەرەو ڕووی دوو فشار بووبووە، فشارێک کە پەیوەندی بە کوتلەی بینا ئەوە هەبوو، فشارێکیش پەیوەندی بە سائیرونەوە هەبوو، لە هەردوو لاوە فشار لەسەری بوو، بۆیە نەیتوانی مەهامەکەی خۆی جێبەجێ بکە و مەرجعیەتیش بە ناچاری قبوڵی کرد کە
عادل عەبدولمەهدی دەستەکار بکێشێتەوە. بۆیە ئەمە حراکە، ئەمە تاوەکو ئێستا ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر ئەبێ ئەم حراکە، ئەم با بڵێم ململانەیە، ئەم زۆران بازیە، لە نەتیجە من پێم وایە مەرجعیەت مبارەکەی کەسایەتێکەکە. باشە بەس بۆکو فشار لەسەر سەرۆک کۆمارێ جگە لە فشاری مەسەلەن ناوخۆی یاخۆ پیشانە فشاری مەسەل لە هەرێمەتی و نێودوڵەتیش لەسەر سەرۆک کۆمار هەیە بۆی دیاریکردنی چ جۆرە کاندیدێک؟ تاوەکو ئێستا خەڵکێکی زۆر هەندێک ینی با بڵێم نامەیان نووسیەوە بە سەرۆک کۆمار بۆ ئەوەی کاندید بکرێ، بەڵام سەرۆک کۆمار ناتوانێت ئەگە لە ناو کوتلەی ئەگە لە ناو هۆڵی پەرلەمان نەبێ وە کوتلەی گەورە وەکو ئێستا بە پێی مادەی 76 کوتلەی گەورە دەستنیشانی سەرۆک وەزیرانەکە، ئەگەر لە ناو پەرلەمان ئەوە نەکرێت سەرۆک کۆمار ناتوانێت هیچ دەسڵاتێکی نییە دەستنیشانی یەکێک بکە. لە کاتێکە ئەبوو کە ئەو کاتەی کە عادل عەبدولمەهدی فەراغێکی دروستە کرد، ئەو کاتە سەرۆک کۆمار ئەهات خۆی وەکو سەرۆک وەزیران مەهامی سەرۆک وەزیران بۆ مەرحەلەیەکی ئینتیقالی ئەهێنا دەست و ئەو کاتە بەو مەهامە ئەیتوانی کۆمەڵێک گۆڕانکاری و بڕیار بدا. بەڵام ئێستا سەرۆک کۆمار سەلاحیاتی دەستوری خۆی بەکارهێنێ، وەسلاحاتە دەستورەکەی ئەوەیە کە کوتلەی گەورە دەستنیشانی کە سەرۆک کۆمار ڕازیە بێ لەسەر. پێ وایە کوتلەی گەورە هەر بینە دەبێت لە کۆتاییدا بۆ لەو پەرلەمانی عێراق ئەو کوتلەی کێستا مەسەلەن قوسەی سوهێلیان کاندید کردووە بۆ سەرۆک وەزیران؟ من پێم وایە جارێ زۆر قسە بکەین لەسەرەوە، چونکە دووشەممە جەلسەی پەرلەمان هەیە وە کوتلەی گەورە دەستنیشانی یەکێکەکە ئایا لە پەرلەمانە دەنگ ئەهێنێ، ئەگەر دەنگی نهێنا ئەوە جارێکی تر ئەبێ یەکێکی تر دەستنیشان بکە. جا ئەمەش خلافی لەسەر تاوەکو ئێستا ئێمە هەڵیەگرین بۆ چەند ڕۆژی داهاتوو بڵین بخرێتە دەنگدانی پەرلەمانەوە کاندیدەکەیان چۆن بڵێن؟ بەڵێ کوتلەی گەورە ئەبێ پەرلەمان لەسەری ڕازی بێ، دوای ئەوە سوێندی یاساییە خواخۆ ڕاستە سەرۆک کۆمار دەستنیشانیەکە، بەڵام لە نتیجە ئەبێ دەنگی پەرلەمانیش بەدەستبێنێ، ینی ئەوە شتێکی دەستوریە. ئەی کورد و سونەی چ ڕۆڵێکیان هەیە لە دیاریکردنی سەرۆک وەزیرانی داهاتوو؟ هیچ ڕۆڵێک دەبینین یاخود تەنها ڕۆڵی بینەر دەبینین لە دیاریکردنی سەرۆک وەزیران؟ من پێم وایە کورد تاوەکو ئێستا باشی هێناوە، ڕۆڵ ئەبینێ، ڕۆڵەکەیشی تاوەکو ئێستا کورد بە شێوەیەک مامەڵەکە شێوەیەکی هاوسەنگی ڕابگرێ و هاوسەنگی ڕاگرتن بۆ ئەم قۆناغە زۆر سەرەکیە و باشە، بۆ کورد باشە و بۆ ئەوەی بارودۆخی عێراقیش بە تەواوی تێک نەچێ و کورد ئەو تەنها ئەو ڕۆڵە هاوسەنگیەی هەیە، ڕۆڵێکی تری نییە لە نێوانی جادەوە لە نێوانی کوتلە سیاسەکانی عێراق ئێستا ململانەی نێوانی نیوەی کوتلە سیاسەکان لەگەڵێکە و لەگەڵ جادەیشە دوو ململانەیە. ئەنیجا ئەمە ئەو هاوسەنگیە من پێم وایە باشترین ینی کارە تا ئێستا بۆ چون هەبێ کە بڵێ لەگەڵ خۆپیشاندەران پەیوەندی بێ باشترە، چونکە بازۆکە پەیوەندێکی ڕاستەوخۆ لەگەڵ خۆپیشاندەران نییە. خۆپیشاندەران کەسایەتیەکانیان تەنانەت نوێرایەتی مەرجعیە شاتنە هەولێر، لە هەولێر مێزگردێکی زۆر گەورە کرا و مناقشاتێکی زۆر ورد کرا و ئەوان داوای ئەویان کرد کە کورد ئەبێ ڕۆڵی هەبێ لەگەڵ جادە بێ، بەڵام کوردیش قسەی خۆی هەبوو لەوێ لە هەموو حزبە سیاسەکانی تیا بوو، زیاتر پێم وایە ڕاستە هەندێک هەموو کورتی تیا بوو، پێم باش بوو لە مستەوایەکی بەرزتر بووایە لە حزبە سیاسەکانی کوردستان هەمووی بووایە، هەرچەند هەمووی نەبوو. مناقشەیەکی زۆر ورد کرا، لەو مناقشانە قسە لەسەرەوە کرا کە تا ئێستا خۆپیشاندەران دیدیان ئاشکرا نییە بۆ کورد، تا ئێستا ئەوان داوای گۆڕینی دەستورەکەن کە لە دەستورە کۆمەڵێ مافی کورد هەیە کە ئەوان تا ئێستا ئاشکرایە نەکردو کە دانی پیابن. سپاس دەکەم. بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خۆی گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، کتێبی مەککەی پیرۆز، کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم، کتێبی گەورەی هەردوو حەرەم،
شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو چێژی برنجیمانیا یەکتری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ و میوانە. برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆ بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەبدولعەزیز پێش ناوبڕەکە باسی پەیوەندی خۆپیشاندەران و کوردمان کرد یعنی تا ئێستا وتاری خۆپیشاندەران بەرامبەر بە کورد ڕوون نییە؟ هیچ وتارێکیان نییە تا ئێستا و دیدیان ڕوون نییە بەرامبەر بە کورد و تەنانەت دان بەوەش نانێن کە تۆ وەکو ساحب قەزیە مافێکت هەیە و باس لەوەش ناکەن کە مافە دەستورەکانی تۆ پارازراوە ئەگەر گۆڕانکاری لە دەستوریشە هەبێ. بۆیە کورد ناتوانێت بە هیچ شێوەیەک جارێک قسە لەسەرەوە بکە. بەڵام کورد لەگەڵ مەتاڵیبەکانە مەتاڵیبی جەماوەریەوە جەماوەرەکەیش هەموو عێراق نییە ئێستا یعنی ئەوە جارێک وەسەط و ینی با بڵێ منطقەی سوننە دەنگیان لێوە نەهاتووە لەبەر ئەوە
تۆ ئەبێ چاوەڕوان بیت بۆ ئەوەی ئێمە لە هەر حاڵەتێکا بێ ئێمە وەکو کورد ئێمە صاحب قەزیین و مافە دەستورەکانی خۆمانمان ئەوێ کە پارێزراو بێ ئەوە خاڵی سەرەکیمان لە هەر لایەنێک پێ وایە دەبێت کورد مەرجیە بێ بۆ سەرۆک وەزیرانی داهاتوە هەر کەسێک بێت بۆ مناگەر لە کوت لە سیاسەکان بێت یاخود خۆ پیشان دەران دیاری بکەن هیچ مەرجێکی دەبێ هەبی یاخود یعنی ئەو مەرجە لە کورد قبول دەکرێت نەم کورد مەرجی ئەوەیە کە ئەبێ ئەو دەستورە هەندێک ئێستایش وەکو ئێستا چۆن کوت لە سیاسەکانی عێراق کە باسی دەستور کرا نوێنەرەکانی کورد لەوێ بوون لە جەلسەی مناقشەتەکان بوون زۆر بە وردی مادە دەستورەکان مناقشە کرا ئەوانەی کە تعدیل ئەبێ بکرێ هەموار بکرێتەوە بەڵام دەستکاری ئەوانەی کورد نەکرێ ئەوەی کە پەیوەندی بە مافەڕەوەکانی خەڵکی کوردستانەوە هەیە بۆیە لە هەوەستم بۆ سەرۆک وەزیرانیش ینی بۆ سەرۆک وەزیرانیش هەمان شتە چکە ئێمە دەستور حاکمی مطلقە مادە دەستوریەکان ئیش لەسەرەوەکەین لەسەر شخصیەتەکە ناکەین کەسایەتێکە ناکەین باشە بەس ئەو بۆ کەسایەتێکی وەکو خوسەی سوهەیل کە کاندید کراوە بڵین بە ناوی هاوپەیمانی بینیت بۆ چوونی بۆ بەتایبەتی پارتی ویکێتی لە کوردستان وەرگیراوەی کە بەڕێزت ئاگاداربیت هیچ داواکارێک کراوە بۆی ئەوانیش بەڵێ وەفدی شاتووە بەڵێ وەفدی شاتووە بۆ ئێرە بۆ سلێمانی وەفدیش هەمان وەفد چوە بۆ هەولێر و ئەعلان نەکراوە وەفدانە و باسی ئەوەشیان کردووە و ڕای لایەنەکانیانی شوەرگرتووە تر لەگەڵ چەند لایەن دانیشتون من ئاگادارنی بەڵام ئاگادارم لە بەغاوە کە وەفد هاتۆ بۆ سلێمانی چۆ بۆ هەولێر لە دوێنێ و پێرێ بۆ پشگیری بڵین بۆەوەی کە پشگیری قسەی سوێ بەڵێ بۆ قسەکردن لەسەر ئەوەی کە کوتلەی بینا کاندیدەکەی کێیە و کێ تەرحەکە و موافقەی ئەم حزبانەیش زەرورە تاکو ئێستا بڵێن پارتی ویکێتی ویلانەکانی تریش نەچوونە ناو کوتلێ وەکو کوتلە کوردستانەکان ناو کوتلەی بینامە باسم یانی لەگەڵ کوتلەی بینابن بڵین نەچوونەتە پاڵەوە کوتلێ من ئەسرارەکان نهێنەکان نازانم بەڕاستی لە پشت پەردەوە چییە بەڵام ئێمە سربەخۆی خۆمان هەیە وەکو کوت لە کوردستانەکان و بە هەماهەنگی لەگەڵ یەکە هەموو کوت لە کوردستانەکان یەک خطابی سیاسیان هەیە و بە یەکیشەوە بڕیارەدەن بەبێ یەکتری بڕیار نادەن ئەوە خۆی جێی دڵخۆشکەری ئێستا باش ئەی سەبارەت بە سەردانی محەممەد هەلبووسی کە ئەمڕۆ سەردانی هەولێری کردبوو بۆ مەسلەی پرۆژه یاسای هەڵبژاردن بوو یا خۆت ئەوشەر بۆ مەسلەی سەرۆک وەزیران بوو زیاتر بۆ مەسەلەی ئەو قەیرانە بوو کە ئێستا لە عێراقا هەیە و قەیرانەکە لە ناو پەرلەمانیشا هەیە و زیاتر بۆ ئەوە بوو کە بیر و ڕاگۆڕینەوە بوو ئەو بیر و ڕاگۆڕینەوە لەسەر چ کاندید بێ و چ کوتلەی گەورە بێ و چ دەرەچەیەک بێ دەرەچەیەکی تر بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکە خۆی محەممەد هەلبووسی بڵێن ئەو لە کوتلەی بینایە ئێستا طبعا بە مبارەکی خۆی ئەسڵەن لە کاتی بە تەوافق هەمولاکان هەم سەرۆک کۆمار هەم سەرۆکی پەرلەمان هەم سەرۆک وەزیران بە تەوافق دانرا کات خۆی بەڵام ئێستا بڵێم ئەو لەگەڵ بینایە 100% ناتوانمەوە بڵێم لەبەرەوەی ئەوە بابەتێکی تایبەتە و من ئەڵێم کەسایەتی سونە و هەندێک کوتلەی سونەیش لەگەڵ بینا هەیە بەڵام ئەو تا ئێستا وەکو سەرۆک پەرلەمان ئەوەی خۆی پاراستووە بێلایانی خۆی پاراستووە وە بە پێی ینی ئەوەی مادە دەستوریەکان تا ئێستا کاروبارەکان بەڕێوە بە باش ئەی سەبارەت بە پرۆژه یاسای هەڵبژاردن کەوا بڕیار بڵین سبەی دووشەممە پەسەند بکرێت هیچ سەرکەوتنێک کراوە بە تایبەتی کە کوت لە کوردستانەکان نیگەرانیان هەبوو لە سەرمادەی 15 بە دیاریکراوی کە باز لەوە دەکات کە بازنەی هەڵبژاردنە سەراستی قەزایە خود پارێزگا بێ هیچ ڕێکەوتنێک کراوەم دەی کە بڕێسە ناگەدابن تا ئێستا مناقشەکان بەردەوام بوو بەڵام نازانم ڕێکەوتن کرایانە بەڵام ڕێکەوتن نەکرێت تێناپەڕێ وەکو کورد ناچێتە ژوورەوە ینی ئەوە بڕاوەتەوە تا مەسەلەن کوردیش نەچێتە ژوورەوە هیچ کاریگەرێکی دەبێگەر لایەنەکانی تر مەسەلەن بچنە ژوورەوە پێم وان نییە نیسابی نساب کامل بکە لەبەرەوەی کوردیش سوقلی خۆی هەیە و لە تەنیا ئەم لەسەر ئەم بڕگەیە تۆ اتفاق ناکەی کۆمەڵێ شتی تریش هەیە ئەبێ هەماهەنگی لەگەڵێکا هەبێ و هەماهەنگیەکان ئەگەر لە شوێنێکە ئەبێ ئەوانیش تەنازل بۆ تۆ بکەن لە شوێنێکی تریا تۆش تەنازل بۆ ئەوانەکە یانی شتێکی طبیعیە لە چی بۆچی دژی مەسەرەن ئەوەیە کە بازنەی هەڵبژاردنە سەراستی قەزا بێ ئەوە قوارەی هەرێم لە ناوەدا بەڕاستی ینی وەکو پارێزگا نایهێڵێ
و دوایی وەکو پارێزگاش نەمێنێ وەکو هەرێم یعنی تاثیر لە قوارەی هەرێمەکا بەگشتی و ئەمە تاثیر لە قەزەکەمانەکە ئێمە صاحب قەزین ئێمە کوتلەیەکی سیاسی نین لە ناو شیعە لە ناو سونە دەیان کوتلەی سیاسی هەیە ئەوان بەجیاواز لە ئێمە صاحب قەزەیەکین وەکو کورد لە عێراقا سنە حکوم بکە شیعە حکوم بکە هەموو لایەکان حکوم بکەن حکوومەتی عێراق ئەبێ مادە ئەوانەی لە دەستورە هاتووە ئەبێ ئەوەی پەیوەندی بە مافەڕەواکانی خەڵکی کورسانەوە هەیە ئەبێ پێداگری لەسەر ئەوە بکە ئێمە بەو شێوەیە ڕازیە بین یان کێشەکانمان ئەوەیە کێشەکانمان لەسەر ئەوە نییە ئێستا ئێمە لە وڵاتێک نین بڵێن هەموو مافەکانمان تەواو جێی خۆی گرت بێ و ئێمە لە وڵاتێکین هاوڵاتی بوون ئێستا ینی تەنها کۆڵەکەی ئەساسیە ئەو کاتە ئێمە قەزان نەبێ با ناحێبێ هیچ کێشەمان نییە بەس ئەو کە بەرز خۆت خەڵکی ناوچە بڵێ ناوچە دابرێنراوەکانی هیچ مەترسیەکیە گەر بەیانی لە پەرلەمان مەسەرەن ئەو پڕگێت تێپەڕێک لە سەراستی قەزابێ بۆ ناوچە کوردستانێک هیچ مەترسیەکیە بەڵێ حتمما مەترسی هەیە ئێمە لە ناوچە دابراوەکان لەسەر ئەساسی قەزابێ ئێمە ناتوانین کورد لە شوێنەکانی تر زۆرە تەنیا لە ناو یەک قەزان نییە کە لەسەر ئەساسی قەزابێ ئێمە کەمینە ئەبین هەندێک قەزامان هەیە زۆر کەمینە ئەبین دوایی هیچ ئەندامێکمان نابێ ینی لە زۆر جێگە لە مووسڵ وایە لە کەرکووک وایە لە شوێنەکانی تر وایە ئەمانە تەسیریاتی قورقینی خۆی هەیە بەس ئەو لایەنە کامانە کە بۆن لە ناو پەرلەمان ئێستا زۆر لەگەڵەوەدان کە لە سەراستی قەزابێ نەک بڵێن وەکو پێشتر کە عێراق هەژدە بازنەی هەڵبژاردن بوو یعنی ئەو لایەنە لە ناو لایەنە عێراقیەکان سونەکانیش پشگیری ئەو دەکەنەوەی کە بەڕێز داگەداربی بەڵێ سونەکانیش پشگیریەکان و هەندێک لایەنی شعش پشگیریەکە هەندێک لایەن هەیە بۆ ڕەزامەندی جادە بە حساب پشگیریەکە بەڵام چکە ئەوە پەیوەندی بەوەشەوە هەیە ئەگە لە سەر ئەساسی مەسەڵەن ئێستا پارێزگایەک هەیە سەر بە کوتلەیەکی سیاسیە بە زۆرینە ئەو کاتێکە لە سەر ئەساسی قەزا بێ ئەو کوتلە سیاسیە نابێتە کوتلەیەکی سەرەکی لە پارێزگایە یانی دەنگی زۆری نە بەدەست ناهێنێ لەبەر ئەوە ئەمە گرفت هەیە بۆ ئەوان بەڵام ئەوانە یانەوەی ئێستا هەندێکیان یانەوێ بۆ قسەی جادەیش ینی بۆی داواکارەکانی جادەیش هەندێک ڕەزامەندی جادەیشی تیاابێ بەڵام لە نەتیجەیەمە خۆمان قسەکەین وەکو کورد ئێمە لەسەر ئەو مادەیە ناڕازی زۆر باشە سەبارەت بە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بۆ نمونەگەر لایەنەکان ڕێک نەکەوتن دووبارە لەسەر دیاریکردنی کاندیدی سەرۆک وەزیران پەرلەمان نەیتوانی مەسەلەن کوتلەی گەورەیەک لا بکاتەوە ئەم حکوومەت هەر بەردەوام دەوی یا خوقسە لە سەرەوەش بوو بۆچی سەرۆک کۆمار لە کاتێکا بپی مادە هێشتا و 6 باز دەکە لە کاتی چۆڵبوونی پۆستی سەرۆک وەزیران سەرۆک کۆمارەکەەکانی با دەپەڕێنێت ینی بۆچی ئەو پۆستەی وەرنەگرت نە بۆچی وەری نەگرت بەڵکو یاساکە وا بوو بەو شێوەیە بچکە فەراغێک دروست نەبوو ئەو مباشەرەتەن نامەکەی ئاراستەی سەرۆک کۆمار نەکرد بۆ ئەوەی ئەگە ئاراستەی سەرۆک کۆماری بکردایە ئەو کاتە هیچ کێشە نەبوو لەبەر ئەوەی ئیقالەکەی قبوڵە کێشانەوە دەستە کارکێشانەوەکەی قبوڵە کرد و فەراغێک دروستە بوو ئەو کاتە سەرۆک کۆمار دەورەکەی خۆی ئەبینی بە پێی دەستور بەڵام لە کاتێکە ئەو ئاراستەی پەرلەمانی کرد پەرلەمان ئەبێ قبوڵی بکە یا قبوڵی نەکە کە قبوڵیشی بکە ئەبێ دوای ئەو کوتلەی گەورە دەستنیشانی کاندید بکە کێشەکە ئەلێرەیە بەڵام لێرە سەرۆک وەزیران کە ئێستا عادل عەبدولمەهدی تاوەکو ئێستا بە حکوومەتی تەصریف ئەعمالدانرێ من پێم وایە ئەگەر مودەتەکەیش تەواو ببێ ئەو مافی ئەوەی هەیە چکە فەراغێک دروستە بێ ئەو مافی ئەوەی هەیە وەکو خۆی بەردەوام بێت تا ئەو کاتەی دەرەچەیەکە دۆزنەوە بۆ بەردەوام دەبێت گەر درەنگیش بکەوێ دیاریکردنی سەرۆک وەزیران هەر ئەبێ بەردەوام بێ چکە هیچ چارەیەکی تر نییە خۆ وڵاتە بێ حکوومەت نابێ بۆ ڕاپەڕاندنی ئیشی ڕۆژانە باش بەس بۆ هەڵبژاردننی پێشوەخت کە بەڕێزت پێشتر وتت مەرجاتی باڵەشعەکان داوای کردووە لەم قۆناغەدا ینی هەڵبژاردننی پێشوەخت لەبارەیە خودت هەڵبژاردننی پێشوەخت کاتێکی زۆری ناوێ بۆی کە ئەنجام بدەریت لە کاتێک ئێستا مەسەڵەن پرۆژە هەڵبژاردنەکانیش پەسەند نەکراوە من پێم وایە هەڵبژاردننی پێشوەخت بەو شێوەیە کە مەرجعیەت داوایەکە بەو شێوەیەش کە جادە داوایەکە کە بێ هەڵبژاردنێک بێ زۆر بێگەرد و نەزیح بێ و هەڵبژاردنێک بێ نوێنەرانی UN و ئەوانەش با بڵێ منەظەماتی دەولی و ئەوانەش بەشدارتیابن ئەم هەڵبژاردنە لە عێراقا ئێستا زۆر زەحمەتە زۆر زەحمەتە وە کێشە و گرفتی گەورەی لێ دروستە بێت چکە زۆر هێزی سیاسی هەن کە ئێستا دەسڵات دارن لە عێراق هێزی چەکداریان هەیە
و تا هێزی چەکدار هەبێ لە دەرەوەی سوپای عێراق لە دەرەوەی هێزە ڕسمیەکانی عێراق ڕاستە بە پێی یاسا هەموو حەشدی شعبی بە پێی یاسا ڕێک خراوە بەڵام لە هەمان کاتە ئەوانە سەر بە حزبەکانی خۆیانن ئەمە گرفتی گەورە دروستەکە و من بە تەسەوری من لە کاتی هەڵبژاردنیشە خوێن ئەڕێژرێ لەبەر ئەوەی من وای ئەبینم کە ئەبێ زەمینە بۆ سازکەی ئەو زەمینە سازیە زەمینە سازیە زەمینە سازیە لەم حراکە ئەبێ نەرمی لە هەموو لایەکەوە بنوێنرێ ئەبێ هەموو لایەک ئیرادەی هەبێ بە تایبەتەوەی لە دەسڵاتە ئەبێ ئیرادەیەکی وای هەبێ بڵێ قەناعەتم هەیە بە دەستا و دەستکردنی دەسڵات لە ڕێگەی سندوقی هەڵبژاردنەوە ئەو ئیرادەیە ئەبێ ئیرادەیەک بێ کە دوور بێ لە تەزویر دوور بێ لە خروقات دوور بێ لە عنجهیەت و دەسڵات ئەمەش زۆر زەحمەتە من خۆم بە زەحمەت کاتی زۆر دەوێت بۆ نمونامەتە کاری بۆ هەڵبژاردنە لانی کەم 6 مانگێکی دەبێت یاخۆ بڵێن ساڵێکی دەبێت ئامادەکارێکە ئامادەکارێکە بۆ 6 مانگ زۆریشە بەوەی کە کۆمیسیۆن دانراوە بڕێرە سپەی ئەنجومی باڵای دادوەری ئەو حەوت دادوەرەیەک لا بکاتەوە خۆ دەزانی پرۆژه یاسای هەڵبژاردنەکە ئێستا تێنەپەڕێنراوە بۆ 6 مانگ زۆر ئاسایی هەموو شتەکان ڕێکە خرێ بەڵام ئەوە ئیرادەی ئەوێ بەڕاستی ئیرادەی ئەوێ بۆ سەرخستنی پرۆسەکە بەگشتی ئەمە ئەوجار ئەمە زۆر شتی تری لە دواوەیە تۆ جەنابەت پێشتر باسیەوەت کرد ئەجنداتی دەرەکیشی لە دواوەیە ئەو ئەجندە دەرەکیە ناهێڵێ بەو ئاقارە بڕوە بە هەموو شێوێک هەوڵەدا بەو ئاقارە نەڕوە کە زەمینە سازیەکی وارڕێک و پێک بێ نەزیح بێ هەڵبژاردنێکی نەزیح بکرێ و دەستا و دەستکردنی دەسڵات بەو شێوە ئاشتیانە بێ کە ئێستا داوا ئەکرێ و پێم وایە ئەو جادەیەش ئەو جادەیە نییە کە زۆر ئاشتی خواز بێ بینیمان لە هەندێ با بڵێم شوێن لە هەندێ کات کە جەرائیمی زۆر گەورە کرا یعنی لەناو ئەوانیش لەناو خۆپیشاندەرانیش کۆنتترۆل بە تەواوی ینی ئەوەی کە ئێستا ڕای خەڵک و ڕای جادەیە ئەو وعە ئەو با بڵێم هزر و بیر و هۆشە زۆر لە ڕادە بە دەربەرزەی نییە کە بتوانێت لە پرۆسەیەکی وا نیشتمانی گەورەیە ئەویش ڕۆڵی باشی هەبێ ینی ئەمانە هەرمووی ئالۆزیەکی گەورەیە من پێم وایە لە داهاتووە عەقلانیەت دەورەبینێ تاچ ئەوانەی کە گەورن ئیدارەی ئەم وڵاتە ئەکەن چ لە مەرجعیەت چ لە کەسایەتە سیاسەکانی عێراق چ کەسایەتە سیاسەکانی دەسڵات و کەسایەتە سیاسەکانی ناو خۆپیشاندەران ئەمان ئەتوانن بەیەکەوە بتوانن دەرەچەیەک بۆ ئەو بارودۆخە بدۆزنەوە ئیلا بارودۆخەکە زۆر ئالۆسترە بێت زۆر خوێناویترە بێ ئەنی پێ دوایە هیچ ئەگەرێک لە بەردەمەوە گرداین کە بەرە و بۆ نمونە جۆرێک لە شەڕی ناوخۆی بڕۆ عێراق ئەگەر لایەنەکان بەڕێوەکو بەڕێزە دەڵێن نەربینێنوێنن بەڵێ ئەگەرێکی زۆر بەهێز هەیە چکە تاوەکو ئێستاوانگەیە کۆ بڵین بێز ئەو ئەگەرە بەهێزە چکە ئەو ئەگەرە زۆربەی لایەنە سیاسەکان هێزی چەکداریان هەیە و لایەنە سیاسەکان بە ئاسانی دەسڵات تەسلیم ناکەن و ئیرادەیەکیان نییە بۆ تەسلیمکردنی دەسڵات دەسا و دەستکردنی دەسڵات ئیرادەیەکیان هەیە هێز منطقە لەلایەن کە منطقی هێزت هەبوو حتمما ڕێڕەوەکە بەرەو ڕێڕەوێکی زۆر خوێناوی ئەڕوە من پێم وایە هەم ئەجندەی دەولی ئەو منطقەی هەیە هەم زۆربەی کوتلە سیاسەکان کە هێزی چەکداریان هەیە و منطقیان هەیە باشە دو پرسیارم زۆر بە کوردی سەبارەت بە پرۆژە یاسای بودجە کە عادل عەبدولمەهدی تا ئێستانەی ناردووە باسی لەوە کە بە دوای دەرچەیەکی یاساییدا دەگەڕێت بۆەوەی کە بینێرێت پێ دوای ئەم ساڵ عێراق پرۆژە یاسای بودجەی نابێت مەسەڵەن بۆ ساڵی داهاتوومەوە بەسم 2020 ئەوەش قەیرانێکی زۆر گەورەیە بەڕاستی و حتمما ینی کە نەینێرێ و ناتوانێ بینێرێ و ئیمزا ناکرێ ئەوەش چکە حکوومەتی با بڵێم ئێستا تەسریفی ئەعمالە و ئەگەر تەوافقیش لەسەری نەبێ ئەگەر دەرەچەیەک بۆی نەدۆزنەوە قەیرانێکی زۆر گەورەیە بەڕاستی لە داهاتووە هەرچەند ساڵانی تریش عێراق فێری ئەوە بووە لە ساڵانی تریشە ئەگەر جەنابەت تۆ متابعات کردبێ لە چواردەوە زۆر جار لە مانگی 4 و 5 ئەوانە دواکەوتۆ بۆ مانگی 4 ئێستا جارێک کات لە بەردەستماوە بۆ 2 مانگ و 3 مانگ تریش هەر کات لە بەردەستماوە ئەگەرەکان احتیمالە گۆڕانکاری بەسەر سپاس بۆ بەڕێزکاک عەبدولعەزیز حەسەن ڕاوشکاری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لەم بەرنامەیە لەگەڵ مابوو بەڵێ بینەرانی بەڕێز داوای لێ برنج لە مامۆستا سەلیم سوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەکەین کە وابڕێر و بەڕێزیان لە هەولێر لەگەڵ مامون بەڕێزیان لە ستودیۆ ئامادەبوون بەڵام بۆەوەی گرفتی ئینتەرنێتەوە نەمانتوانی وەری بگرین داوای لێبوردن لە بەڕێزیان دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ